ئەی کەچێ ڕابا بخوینە دات و سەربەست هەر بژی زوو ژوخات و سەر هێلینە بەس بمێنە بێمێژی ڤان هەڤالنتە لە هەرجی سەر بلند پێشڤە دچن ڕابە سەرخوا ئەی کەچا کورد سەر بلند بمرا توژی. دەم باش ئەمێت خەلەکە خۆیان سیەمدا ژی پرۆگرامە پەندین کوردی دگەلوە بن. دوێ خەلەکێ دەژی ئەمێ پەندن گرێدایی بژینێ پێشکەش بکن. مەتەلۆک ئەمەی پێشی دبێژێ ڕەوشا مالێ ژنە مالا بێژن خراب دبێ ژبن. دبێژن مالا تێرژن خراب و ژبن. ئەرێ دیار ئانگۆ هەر یەک بار و کارێ مالێ دسپێرە یادن و ماژی وێ خۆلی دمینێ. تێگوتن دەبێ نەمێرێ گەرۆک و نەژنا خەیدۆک. یعنی نە هەردووژی. و بمەتەلۆک دن دەبێ نەژنا گەرۆک و نەمێرێ کەنۆک. تێگوتن ژنێ وەری ببارەک زێر یان ببارەک دەڕەو. ئەمێ لڤر هەرنجە مامۆستا عەباس ئیسماعیل بێچ دبێژێ؟ بەریا بەرێ ئەم مەتەلۆک بجیردا باوەریام دە ئیرۆ ئەم مەتەلۆک ڕۆڵایە گەلکی خەس لاواز بوویە. ئەنگۆ یاوەی چیە؟ بەریا بەرێ دەمایەکی گەنجینا ویزێ ڕاهەبوو ماڵدار بوو تەبی بوو کوڕێ خزانێکی بوو کوڕێ گوندیەکی بوو بەلێ بزێرێ خۆ گەنجینا زێرێ خۆ دەکاری بوو کەچا ئاغایەکی بینە کەچا بیرەکێکی بینە کەچا بەگەکی بینە بەلێ ئەو خۆرتێ خزان و نەماڵدار بوو دکاری بوو دیا کەچێ و بابێ کەچێ بخاپینە دەرەوان وا بکە ژوار ببێژە ئەزێ کەچاوە دەلاری بکەم ئەزێ کەچاوە کنج و بەرگێن نوژێر بخرم دکاری بوو دەرەوان وا بکە و ببێژە ئەژماڵباتێک مەزنم و ژوارە خۆش بکە حەیاکار بە کەچاوە بینە ئەو ژی ئێگۆ ببارک دەرە و ژنتانی ئەو ژی وێ ڕەنگی بوو. مەتەلۆک دبێژێ ژن بخفتانە و مێر بکورتانە. دبێژن بەلا ژناتە ڕەش بێ لێ بەلا ڕۆگەش بێ. دەدیت دبێ بەلا ڕۆگەش بێ. تێگوتن دبێژنا فەدیۆ هێژایە شارەکی و مێرێ فەدیۆ نەهێژایە کارەکی. دبێ ژن هەنا و ژان هەنا. زانم ژان نە؟ ژان چییە؟ ژان ئێش دەرد ئەلەم و بڤا گوتنên dawî em dibêjin jin jiyan e jin bedewiya malê ye jin nîvê civakê ye û nîvê din jî xwedî dike. Em çi qasî li ser jinê bêjin têrê nake lê me xeleka xwe dawî kir. Dem baş.